لە زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان مامۆستایان و فەرمانبەرانی موچەخۆری حکومەت هاتنە سەر شەقامەکان بۆ دەربڕینی ناڕەزایەتی سەبارەت بە نەدانی موچەکانیان لەلایەن حکومەتی هەرێمی باشووری کوردستانەوە و ئەو سیستەمەی کە بەسەریاندا سەپێنراوە کە نیو موچەیە. هەڵەبجە یەکەم ناوچەی هەرێمی کوردستان بوو کە تێیدا خۆپشاندان دەستی پێکرد و دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان و ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیانی شارەکە گردبوونەوە و زەنگی بایکۆتیان لێدا و بەیاننامەیەکی ناڕەزاییان خوێندەوە. ڕاشکاوانە دەیڵێن باوەڕمان نییە قەیرانی دارایی هێندە قوڵ و قورس بێت لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کە ژینی خەڵکی کوردستانیان بە ماسە گەیاندووە، بەڵکو بە بڕوای ئێمە قوڵکردنەوەی قەیرانەکە دەستکردە و لە خزمەتی قەیران و بارودۆخە سیاسەکەدایە. هەر لە هەڵەبجە و مامۆستایانی ئاینیش بەجیا لە بەردەم مزگەوتی مامۆستا عەبدولکەریمی مودەریس گوڵبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. لەلایەکی دیکە و چەند خولەکێک دوای هەڵەبجە بە بەشداری هەزاران کەس خۆپشاندانی دەستەی مامۆستایانی ناڕازی لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا لە شاری سلێمانیش دەستی پێکرد و دەستەی ناڕازی خەڵکیش لە بەردەم بینای ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستیان بە خۆپشاندان کرد و بەیاننامەی ناڕەزاییان خوێندەوە. بەشێکی تری زۆر لە مامۆستایان و فەرمانبەرانی سنووری ئیدارەی گەرمیان لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار گردبوونەوە و خۆپشاندەران جەختیان کردەوە کە تا جێبەجێکردنی داواکارەکانیان بەردەوام دەبن لە بایکۆتکردنی دەوام. منی هاوڵاتی، منی فەرمانبەر، منی مامۆستا بۆچی دەبێت باجی سیاسەتێکی شکست خواردووی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان بدەم؟ کۆڵ نادەین تاکو و مافە ڕەواکانی خۆمان بەدەست بهێنین. مامۆستایان نا کاری توندوتیژی و نا کاری هەڵاکەن، ئەوانەی کە پێشبینی بارەگا سوتاندن و ئاناکەن ئەوانە خۆیان پلانیان داڕشوە بۆ سوتاندنی بارەگاکان. لە شارەدەی کفریش هاوشێوەی کەلار مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران و چین و توێژەکانی تر لە بەردەم بانکی کفری گردبوونەوە و شەقامی سەرەکی هاتوچۆی نێوان شارۆچکەی کەلار و کفریان داخست. لە شارۆچکەی دەربەندیخانەیش خۆپشاندەران کاتژمێرنەوەی سەر لە بەیانی ڕێپێوانێکی هێمنانیان بەڕێوە بردو لە بەردەم قایمقامەتی شارۆچکەکە بە گردبوونەوەیەک ناڕەزایەتیان دەربڕی. لە شارۆچکەی سێ سادقیش خۆپشاندەران بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی سلێمانی هەڵەبجەیان داخست و ناڕەزایەتیان دەربڕی. لە شارەدەی خورماڵیش گردبوونەوەی ناڕەزایەتی هاوڵاتیان و چین و تێژەکانی شارەدیەکە بەڕێوە چوو. لە لایەکی دیکە و لە هەرێمی ڕاپەڕین لە شارۆچکەی ڕانیا لە کاتێکدا خۆپشاندەران لە بەردەوامبوونی ڕێپێواندا بوون ئاسایش هێرشی کردە سەر ڕاگەیەنکاران و خۆپشاندەران و بۆ ماوەیەک کامێرە و مایکەکانیان لە پەیامنێری ڕۆژنویز و زۆربەی ڕاگەیەنکاران سەندەوە و پەیامنێری ڕۆژنویز و کێنێنیش بڕوبەڕووی لێدان بوونەوە. لە شارەدەی تەختەقیش کاتژمێرنەوەی سەر لە بەیانی لە بەردەم باخی گشتی شارەدیەکە خۆپشاندان دەستی پێکرد و کاتژمێرێک بەردەوامی پێدرا. لە شارۆچکەی کۆیەش لە کاتژمێردەی سەر لە بەیانیەوە خۆپشاندان دەستی پێکرد و لەناو خۆپشاندەراندا هێزێکی ئەمنی زۆر لە ئاسایش و پۆلیس بڵاویان پێکرا و خۆپشاندانەکە هەتا نیوەڕۆ بەردەوام بوو. مامۆستایانی سنووری شارۆچکەی چەمچەماڵیش دەستیان بۆ خۆپشاندان کرد و لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ کۆبوونەوە. لە هەولێر و دوهۆکیش ڕێوشوێنی تونگیرایە بەر بۆ ئەوەی هیچ خۆپشاندانێک بەڕێوە نەچێت.